مليون ديناري للاي من بو مليون ديناري من باريا وبهم عالم أري ماشية بياوا أري أماشية بوروي أما أمانتك بوروي وكو خوي قران موا بلى قدنيشم آزاكن وإن شاء الله جيب هشت بيو آزابير زور ممنون وما تابع هم يبوكم بخير بوين بلوق مقازي أيتر أويان خوتي زاني تشيلي كسيري ناكي يا أخوة بخير بعزتي كيسا دوباره إن شاء الله خوتان خوش بن جي جنة إن شاء الله رفيقة كاني خوش بيه ديكا كمل لخدمة مرخصة وجي بهشت إن شاء الله خوتان خوش تازك هكا شمار رنتو نايته بدا صلاة نايته كاك حفظ قدام الشكال بقر بعد الشهر داوي لابد لكم لسه بخبرام نطلب درناتي توزي تحمل برام خواي قوريت جي بركاته إن شاء الله جي جنة يا أخوة بخير بي عزيزي كيشا فحافظ بي خوال لقل فحافظ بي فيها قوة الشرم ناكي هيا ناكي تجيب كم بو كس براينا مردوب بس تو نبي خدت حموناكم أمي كم خريك هاتقيه باشا كمل سر خود آرام با ناتوانم تو بياو درقايا باشا كمل سر خود با براك درقايا من فبولبو يشيك يد يشيك أروى يشيك أروى عليك السلام يا أخوة بخير بي نوري هاتي نوري شمال روي كاكا احمد خالي خوش بي داني شفرمو وعافيك دانيشا زور ما فينا خوش بو بلاستي هالا من زور ما فينا خوش بو ايوا خوش بن ايوا سلامت بن نازانم چی بو بومبو ناز كاكا جانا مرة جاي همو معنا بقربان اخ شمال شمولا كرة تاي عمري خوت وقريانة نميني أري والله آخر بياي وكتو على صلح كاري دانشتو تو شرف دام قرياني عن حفلية آخر دوس اللي سوجني الصبوح أبو هادوان بير مناجد ونوري نوري كاكا جان بقربان نوري نمردو أزانم شمال أمريكا أزانم شمال باشا كاكا أحمد جان توزە سەبر و ئارامەتە بێ تەحملت هەبێ ناشکوری مەکە ئەمە هەموو ڕێگای ئێمەش بەو ڕێگای ئەڕۆین بەڕاستی پیاوێکی باش بوو بەڕاستی ڕێک و پێک بوو هەر باش بەخوا لە هەمومان ڕۆشتووە دڵنیا بە ڕۆی شەماڵ هەر وڵاو شەماڵە ئەها باڵی پێوێ شەماڵ تێک بەخوا تێگە چی ئەوە بڕۆ زیاتر تێگە چی کاکە دوعای خێری بۆ بکە چی بکەم ئەرە کاکە وڵای تۆ هەموو شتێکت بیر منیش بردەوە بەم هەموو گۆرانی و دۆ ڕێمی فاسۆلاسی و نازانم چی کاکە و خۆ ئەمانم هەموو بەم پێتری لەدایێت تۆ زانی من بۆ چی هاتووم نەوەڵڵا توزانم یاخوا بەخێربی بۆ سەرخۆشی شەماڵ باشە بۆ ئەو هاتووم بەڵام بۆ ئیشێکی تریش هاتووم ئادێ کاک شەماڵ خوا عەفوی کە هیچی لای ئێوە باز نەکردەوە وەسێت نامەیەک شتێک ناوەڵڵا هاشنەکە نا بۆ چی بووە هیچی باز نەکردو ناوەڵڵا وەڵی ئەوی ڕاستی بێ بحکمی ئەوەی دوکانەکانمان لێک نزیک بوو معاملەیەکمان هەبوو لەبینە من 15 ملیۆنم تقریبا 15 ملیۆنم کەوتۆتەوە لای کاک شەماڵ یعنی لەوانە شارەوە سێت نامەیەک شتێکی نووسی بێت لە دوای خۆی شتێکی بەجێشت بێت خوا یەک دەقەبالێکتر بگەین عین جەنابت 15 ملیۆنی داوە بە شەماڵی برام بەڵێ لە معاملەیە شەریک بووین بەس 15 ملیۆنم کەوتەوە لای بۆشی نەگەڕانیتەوە نەخێر نەیداومەتەوە تو خواوە بەشەرە تو خوا ئاخر شەماڵ تۆ بەشەریت تو خوا تۆ ئینسانیت ئاخر ناڵێ کابرا قەرزم ماوەتی خەزم وەرگتۆ نابێ پارەکەی بەمەوە ئێستا بۆم دەرکەوتووە ئەشەم بیللا برایەکی بێعەقڵم هەبووە خێرەوە سەیری یەکتریەکەن واللهی ئێمە سەرمان سوڕماوە تۆ ئینسانێکی یعنی چۆن وەسف بکەم نازانم تۆ تۆزێ لەمەوە پێش خۆ دەکوشت و لە خۆ دەدا و ئەگریای و بەس ئەزانی من تۆم تاقی کردەوە تاقیم کردیتەوە بەڵام بەڕاستی ئینسانێکی نازام چۆن وەسف بکەم عەمرت نەمێنێ دابووە شەی باشترا تێگەشتی چونکە شەماڵی برات ئینسانێکی بەڕاستی بەڕێز بوو لە ناومان ئینسانێکی زۆر ڕێک و پێک بوو خۆزگە تۆ برای ئەو نەبای بەس حەزەکەم یەک شتر پێ بڵم ئێمە پارەمان لای ئەو نییە بەعەکسەوە ئەو پارەی لای ئێمەیە ئێمە قەرزاری ئەوین تێگەشتی بەس من نەمزانین تۆ ئەو نەوە ئینسانەی کاک شەماڵی برات یا ڕەبی خوا عەفوی کە 500,000 لای من بوو بەس خۆزگە تۆ برای ئەو نەبای عەمرت نەمێنێرە وەڵڵا یاخوا بەخێر بێت یاخوا بەخێر بێ ڕەوانەی کە یاخوا شەماڵ ئەمڕۆ لە هەموو ڕۆژێ خۆشتر بێ ڕوود ڕەش بێ باشە ئاخر بۆ تۆنەوە مەسلحەتیت ها بیرم ناکەرەوە ها پیاوێ بیت تۆ لە بەیانەی خۆت دەکوژی ها چی بووە وایستە پارەت بینی
تۆ نەشە ماڵی برات خۆشت خۆش نابێت زۆر مەسلحەچیت مەسلحەچی وەرە دەبڕە ماستەحەچی بابزانام دڕاویتیان نییە ئەو دانەیە کە بەس قەی ناکەم ئەمە هەمووی بووە کەم بەخێر ئەم جاریان بۆیم بەچی بە زلوبیە یاخوا ئەمڕۆ لە هەموو ڕۆژە خۆشتر بێ شەماڵی برام